سڵاتان بێت ئازیزان و خۆشەویستان بەخێر بن بۆوانێکی نوێ لە کورسی نێتوەرک پلس. لە تەواوکەری وانەکەی ڕابردوو کاتێک باسی تەپۆلۆژیای پوینت و پوینتمان کرد لەم وانەیە باسی تەپۆلۆژیای پوینت تو مەڵتی پوینت دەکەین. با سەرەتا لە پێناسەی پوینت و مەڵتی پوینتەوە دەست پێ بکەین. لە تەپۆلۆژیای خاڵ بە فراخاڵدا یەک ئامیری ناوەندی پەیوەندی لەگەڵ چەندین ئامێردا دەکات. زۆر جار لە تۆڕە بێوایرەکاندا بەکاردەهێنرێت کە خاڵێکی دەستگەیشتن بە چەندین مشتریەوە دەبەسترێتەوە. واتە ئێمە کاتێک دەڵێن مشتری باسی کلاین دەکەین کاتێک یەک خاڵ واتە یەک ئامێر چەندین لق دەتوانێت پەیوەندی بەو ئامێرە بکە. باشە، جیاوازیەکە ئەوەیە پێشتر ئەگەر لێرە پوینت و پوینت بەکاربهێنین بۆ نمونە بە باسی ئەو بینایە بکەین ئەو بینایی ناوڕاست، ئەگەر پوینت و پوینت بەکاربهێنین دەبێت 4 ئامێرمان هەبێت لەسەر ئەم بینایە. باشە، و هەر ئامێرێک بۆ یەک بینا دەتوانێت پەیوەندی بکە کەواتە لێرە بودجەکەمان زیاتر بوو. بەڵام ئێمە ئەوها ناکەین، جۆرێکی تەپۆلۆژیای ترمان هەیە کە پێی دەڵێن پوینت تو مەڵتی پوینت. یەک ئامێری دەکڕین، ئامێرەکە لە سەرەوە دایدنین، هەموو لقەکان دەتوانن پەیوەندی بەو ئامێرەوە بکەن. باشە، ئەوەیە فکرەکەی خاڵ بە فرەخاڵ، واتە تۆ یەک خاڵت هەیە چەندین خاڵی جیاواز دەتوانن پەیوەندی بەو یەک خاڵەوە بکەن، بۆیە پێی دەڵێن پوینت تو مەڵتی پوینت. تەپۆلۆژیای خاڵ بە فراخاڵ با باسی سوودەکانی وە زیانەکانی ئەو جۆرە تەپۆلۆژیای بکەین کاتێک پێی دەڵێن پوینت تو مەڵتی پوینت. لە ڕووی سوودەکانی کارامەیە بۆ پەخش وە قەبارە دەکرێت. لەوانەکەی ڕابردوو گوتمان پوینت و پوینت خاڵ بە خاڵ قەبارە ناکرێ چونکە تەنها لە نێوان دوو ئامێرە. باشە، بەڵام لەم جۆرە تەپۆلۆژیایە قەبارە دەکرێت. بە مانایەکی تر بۆ نمونە ئێمە 3 ئامێرمان هەیە، 10 ئامێرمان هەیە، هەر هەمویان پەیوەندی بە ئۆفیسە سەرەکیەکە دەکەن. یعنی ئێمە لەم وێنەیە کە دەیبینن ئەوەیان ڕاوتەرە. باشە، 3 ڕاوتەرمان هەیە، هەر 3 ڕاوتەر پەیوەندیان بە ڕاوتەری سەرەکی کردووە بە ئۆفیسی سەرەکی. لە ڕووی زیانەکانی دەبێتە هۆی قەرەباڵغی لەگەڵ زۆرێک لە ئامێرەکاندا. باشە، بە ئێستا زیاتر باسی پوینت و مەڵتی پوینت تەپۆلۆژی بکەین لە ڕێگەی ئەو وێبسایتەی کە وانەکەی ڕابردوو باسمان لێوە کرد کە گوتمان لە گوگڵ ئەنووسی ISP دیزاین سنتەر یاخود ISP دیزاین سنتەر. ڕاستەخۆ یەکەم وێبسایتت بۆ دەکرێتەوە. ئەم وێبسایتە هی کۆمپانیای یوبیکوێنتیە کە وێبسایتێکت پێشکەش دەکات تاکو بتوانی تێست لەسەر دووری و نێزیکی ئامێرەکانت بکەی بۆ چ جۆرە ئامێرێک باشترین هەڵبژاردەیە بۆت. بۆ ئەوانەی سەریوانەکەی ڕابردوویان نەکردووە زۆر گرنگە سەریوانەکەکەن چونکە بەڕاستی بە تەواوی باسی وێبسایتەکە دەکەین و باسی پوینت و پوینت دەکەین. سەرەتا لەسەرەوە لە بەشی گەڕان ناوی شارەکە دەنووسین، گوتمان لەسەرەوە لەوانەکەی ڕابردووش باسمان کرد گوتمان ئەوەیان پوینت و پوینتە وەک دەبینە نووسراوە PTP. لەوانەکەی ڕابردوو باسیوەمان کرد، بەڵام لەم وانەیە باسی پوینت تو مەڵتی پوینت دەکەین. وەک دەبینە لێرە نووسراوە place your AP واتە ئەکسس پوینتەکەت هەڵبژێرە. ئەکسس پوینت هەر ئەو ئامێرەیە کە خزمەتگوزاری پێشکەشی فراخاڵەکانی دیکە دەکات و لە خوارەوە بە ئینگلیزی نووسیتی click to simulate a PTMP link. ئێمە گوتمان کورتکراوەی پوینت تو پوینت واتە PTP. باشە، کورتکراوەی پوینت تو مەڵتی پوینت دەبێتە P یەکەم جار بە P واتە پوینت و تو تەنها T دەنووسرێ کەواتە PT M مەڵتی P یعنی پوینت یعنی دەبێتە PTMP. باشە، چکە لە زۆربەی جار لە کاتی ڕێخستنی ئامێرەکان لەوانەیە بە تەواوی نەبینن کە نووسراوە پوینت تو مەڵتی پوینت، بە کورتکراوی دەنووسرێت PTMP. کلیکێک دەکەینە سەری. بۆ نمونە ئێمە دەمانەوێت لە ئازادی، باشە، ئەوە ئەکسس پوینتەکەمان لێرەدانە، ئامێرەکەی مەڵتی پوینتەکەمان لێرەدانە، پێی دەڵێن ئەکسس پوینت AP. باشە، بە کورتکراوەی AP دەنووسرێ حتا لە ڕێخستنەکانیش حتای شارەزابن. ئەو دووەشیان وێزگەکانن کە بە ئینگلیزی پێیان دەڵێن ستیشن واتە یەک ئەکسس پوینتمان هەیە و هەروەها دوو ستیشنمان هەیە. ئایا دەتوانین ستیشنەکان زیاد بکەین، وێزگەکانی
پەیوەندی زیاد بکەین بەڵێ دەتوانین زیادی بکەین. یعنی ئێستا ئێمە لێرە ئاگە کلیکێک بکەینە سەری نووسرا ئات ستیشن واتە لقێکی دیکەشم بۆ زیاد بکە. باشە وەک دەبینن ئەو بورجە بۆ نمونە ئەو ئەکسس پوینتە لە ئازادیە وە 3 لقمان هەیە، لقێکیان لە شارەوانیە، لقێکیان لە کارێزانە و لقێکشیان لە گەڕەکی ڕۆشنبیریە. باشە کەواتە ئێمە 3 لقمان هەیە و 1 ئەکسس پوینتمان هەیە. باشە ینی 3 ئامێر دەتوانن سوود لە خزمەتگوزاری 1 ئامێر وەربگرن. پرسیارەکەیە لێرە ئایا ئێمە و ئامێرەی کە کڕیمان توانای هەیە ببتە پوینت تو پوینت یاخود ببتە پوینت و مڵتی پوینت؟ بەڵێ توانای هەیە. زۆربەی ئامێرەکان دەتوانی خۆت لە بەشی ڕێخستن هەڵبژێری ئایا تەنها لە نێوان دوو ئامێرە پەیوەندیەکەت یاخود چەندین ئامێرت هەیە واتە چەندین لقت هەیە پەیوەندی بۆ ئامێرەوە دەکەن. بەڵام دەبێت لە هەمووی گرنگتر ئاگداری خێرایی ئامێرەکە بی. ئەو ئەکسس پوینتە واتە ئەوەیان ئەو بورجە کە لە ئازادیە باشە دەبێت خێراییەکی زۆری هەبێت تاکو و پێشکەشی ئەو 3 ئامێرە بکە. چونکە گوتمان چەند وێزگەمان زیاد بێ چەند لقمان زیاتر بێ ئەوەندە خێرایی ئەو ئامێرە ئەو ئەکسس پوینت یەکە کەمتر دەبێتەوە چونکە دابەش دەکرێ خێراییەکە بۆ چەندین لق. باشە پرسیارێک هەیە ئایا ئێمە دەتوانین ئامێرێک زیاد بکەین بەڵام لە شوێنێک کە لە پشت ئەکسس پوینتەکەیە، ینی بۆ نمونە ئەگەر لێرە وێزگەیەک زیاد بکەین ئەوە وێزگەی چوارەمە لقی چوارەمە بۆ نمونە ئەو لەقا لە لای پارکی سامی عەبدوڕەحمانە. باشە پرسیارێک هەیە ئایا ئێمە دەتوانین لقێک زیاد بکەین بەڵام ڕووی دەکاتە پشتی ئەکسس پوینتەکە، ینی بۆ نمونە با سیرکەین ئەگەر ئێمە وێزگەیەکمان زیاد کرد بەڵام وێزگەکە لە لای بۆ نمونە پارکی سامی عەبدوڕەحمانە ئایا کار دەکا؟ نەخێر کار ناکە چونکە دەکەوێتە پشت ئامێرە سەرەکیەکە. بۆیە شەپۆڵی وایفای بۆی ناڕوە، بۆیە هەردەم دەبێ بە پێی ڕووی ئەنتێنەکە بێ. ینی بۆ نمونە ئەگەر بێن سەیری ئەنتێنەکە بکەین کە چ جۆرە ئەنتێنەیەکی بەکارهێناوە ئەم جۆرەی بەکارهێناوە. باش ئەگەر ئێمە دەمانەوێت شێوازی پەیوەندیەکەمان بە یەک ئاڕاستە نەبێ، ئێمە دەمانەوێت ئەکسس پوینتەکەمان بە شێوازێکی بازنەیی بێ. ینی بۆ نمونە ئێمە لقێکمان هەیە لە لای نەورۆز و لقێکمان هەیە لە لای پارکی سامی عەبدوڕەحمان بۆ نمونە و ئەو دوو لقەش بە لە شوێنی خۆیان بن. ئێمە بۆ نمونە دەمانەوێت بەم شێوازە تەپۆلۆژیەکەدا بنین. کلیک لەسەر خوارەوە دەکەین وەک دەبینە نووسراوە ئۆتۆ پرۆدەکت سلێکشن ئەوەیان هەڵدەگرین بە خۆمان لە شوێنی ئەنتێنەکە دانەیەک هەڵدەبژێرین کە لەسەری نووسراوە 360 واتە بە مەودای 360 دەتوانێت شەپۆڵی وایفایەکە بگواستەوە بۆ لقەکانی دیکە. ینی کاتێک ئێمە 360 دادەگرین وەک دەبینن دەڵێ بۆ ئەو شوێنانە ئینتەرنێتەکە دەڕواتن. ڕەنگەکان لەسەرەوە نووسراوە ئەگە سۆر بێ واتە زۆر بەهێزە، ئەگەر بەرەو زەرد بڕوە واتە ناوڕاستە، کەسک و شینەکە واتە خراپە. ئەوەشیان دەکەوێتە بەشێوەی کە لەوانەکەی ڕابردووش گوتمان ئێمە کێشەی بەرزی و نزمیمان هەیە. وەکە بینن ئێستا شێوازی ئینتەرنێتەکە زۆر باشتر بوو چونکە بەرزی و نزمیمان ڕێک کرد لە نێوان شوێنەکان. جیاوازە سەرەکیەکە نێوان ئەو دووەیان چییە؟ ئەو دوو شێوازە تەپۆلۆژیایە کە باسمان کرد. تەپۆلۆژیای یەکەم پوینت تو پوینت تەنها نێوان دوو خاڵە، کەواتە ناتوانی ئامێری زیاتر زیاد بکەی تاکو سوود لەم ئامێرە وەربگرن. تەنها یەک ئامێر دەتوانێت سوود وەربگرێ، یەک ئامێر دەتوانێت پەیوەندی بە ئامێرەکە بکە چونکە هەر لە ناوی خۆی دیارە خاڵ بە خاڵ. بەڵام لەم شێوازە تەپۆلۆژیایە تۆ یەک ئامێرت هەیە کە پێی دەڵێن ئەکسس پوینت، ئەم ئامێرە خزمەتگوزاری پێشکەش بە چەندین ئامێری دیکە دەکە. هاوڕێیان و ئازیزان گەیشتنە کۆتایی بابەتی ئیمڕۆمان کە باسی پوینت تو مڵتی پوینتمان کرد. هیوادارم لەوانەکە باشی تێگەیشت بن. ئەتان بینمەوە لەوانەی داهاتوو هەر شاد بن.